من ئەمەوێ باس لەوە بکەم کە بڵێم حەل چییە؟ حەل ئێمە دوو تەرەفین، ئەلمانی و ئەلمانیەکان یا قەومیەکان و دیندارەکان. دیندار مەبەستم ئیسلامیەکانە، چکە احتیمال ناکرێت سەر مەسیحی وێزیدی وانە هی خۆیانەرێکە دید و تێڕوانینی خۆی کابرا یەزیدیە بەڵام لەگەڵ حەشدی وەحشیە. ئەلمانیەکان یان قەومیەکان ئێستا کە کوردایەتیەکە فەشەلی هاتووە، شکستی پێهێناوە، پێویستە لە ناو خۆیان بزاوتێکی تر دروست بکەن و بزاوتێکی نیشتیمانی. گۆڕان لە زمانی نەوشیروان مستەفایە مؤهل بوو بۆ ئەم زەمینێ، چکە گۆڕان قەومی نییە بەڵام نیشتیمانی هاتە پێش. خەڵکێکی زۆر بەدافعی نیشتیمانێتیەکە و لابردنی مەزڵومیەتی کورد و گەیشتن بە قۆناغێکی تر لە ئاواتەکانمان چوونە ناو گۆڕان. هەیە مارکسیە، هەیە لیبرالیە، هەیە ئیسلامیە لە ناو گۆڕان، بێگومان هەیە قەومیش. خەباتی کۆن هەیە، خاوەن خەباتی کۆنە، هەیە خاوەنی خەباتێکی نوێی مەدەنیانەیە بەڵام لە ناو گۆڕانە. من نازانم گۆڕان ئێستا هەروەکو ئەوسا شیا و ماوە یان نە، بۆ ئەوەی ئەو زەمینەیە دروستکە کە نیشتیمان پەروەران لەسەری کۆ ببن. ئەجنا قەومی خەڵک جارێککە شوێنی ناکەوێت. خەڵکی ئێمە بڕوای بە ئینتیمای قەومی نەماوە، بەڵام بەرگری لە مەزڵومیەتی کورد دەکاتەوە. ناکرێ ئێمە مەزڵوم بین بەدەست بەیان جەبرەوە یا بەدەست نووری المالکی و عەبادی و خەزعەلی و ئەبوو تەبرەیەکی تر و ئەبوو پلایس و ئەبوو گاز. لەبەرەوە زۆر ضەروریە بڕوانینە ئەو چارەسەرانی کە ئەبێ بیکەین. چارەسەرەکە وەکوتم لە هەردوو خەتەکەمان و خەتی نیشتیمان پەروەرەکان کە ئەبێ زەمینەیەکی مهم دروست بکەنەوە بۆ ئەوەی ئینسانەکانی کە غەیرە دینی و ئوسوڵین بێن لێرە کۆ ببنەوە. ئێمە جارێککە لەگەڵەوانەیە ناکەوینەوە ڕێ، نە لەگەڵ عەلمانی نە لەگەڵ قەومی ناکەوینەوە ڕێ، بەڵام ئەشێ علاقاتێکمان پێکەوە هەبێ. ئەمما جارێکی تر ڕۆژێ لە ڕۆژان مسلمانێک تەشجیعکەین بۆ مناسەڕەکردنی عەلمانی و قەومی، ئەوە ئینشاءڵڵە جارێککە لە ئێمەی نابیستنەوە و نابینەوە و مەلای کوردیش جێلە ئەگەر جارێککە فتوایان بۆ بدات. ئەو خەتە قەومیە خۆیان بڕن حرەکەتێکی نیشتیمانی دروستکە. ئێمە من قسەم ئێستا لەسەر ئەوان نییە، چونکە من نەسیحەتی ئەوان ناکەم و دید و پلانی دید و مەمارەسەش بۆ ئەوان دیاری ناکەم.